سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پێتان دەگەمەوە. لەم بەرنامەیەدا باز لە پێگەی گەنج دەکەین لە کۆمەڵگەی کوردیدا. لە میوانەکانم دەپرسم بۆچی گەنج لە کۆمەڵگەی ئێمەدا شوناسی دیار نییە؟ بۆچی گەنج لە پەراوێزی ڕووداوەکاندا دەسوڕێتەوە؟ ئەگەر دۆخی سیاسی و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بەم شێوەیە بڕوات، دۆخی گەنجانی ئێمە بەکوێ دەکات؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکان. خۆی لە ڕاستیە مەسلەی شوناس و پێناس بۆ هەر فئەیەکی کۆمەڵایەتی لە مجتەمەعی شەرقیە بۆ خۆی ناجێگیرە و نەک هەر گەنج هەموو فئە و دەستە کۆمەڵاتەکانی تر شوناسێکی دیاریکراویان نییە. ئەوەی کە لە وڵاتانی مۆدێرنەتەوەی کە لە وڵاتانی گەشە سندوی دنیا مەسایلەکانی بابەتی مناڵ و مافی ئافرەت و ئەمانە و هەموو بابەتانی تر جیاکراوەتەوە تەصنیف کراوە و مانیفێستی خۆی پێدراوە. بەڵام ئەوەی سەر لە کۆمەلگای ئێمەیە تەنها سەرگردان و ماڵوێران بۆ گەنج نییە، بەڵام لەبەرەوەی کە وزەیەکی دیار و ئاشکرا و بەرچاوە بۆیە زۆر جەخت دەکرێتەوە سەر ئەوەی کە گەنج پێناسێک یاخود شوێنێکی تایبەت بەخۆی نیە و پێگەیەکی تایبەت بەخۆی نییە و ئەمەش بۆ خۆی پەیوەندی بە ڕێگ و ڕیشەوەیکی کللتوری کۆمەڵایەتی سیاسی ڕەنگە سەدان ساڵە و هەزاران ساڵەش بێت کە لەبەرەوەی ئەگەر دیقەتی زۆرێک لە ئیدیۆمە کۆمەڵایەتیەکان و پەندە کۆمەڵایەتیەکان بین ئەمانە پیانەوترێ سەرڕوود دەمڕوود گەنج هەرزەکار مناڵ سەر لێ شێوە و یعنی دنیایەک تۆمەت کە لە پەند و لە ئەدەبیاتی ئێمە دەخرێتە پاڵ گەنج لە بپێچانەوە لە زۆرێک لە وڵاتانی دنیا و تاقە وزەیە احتیواکرێ بەکارە برێ بۆ کاری باش، بەڵام وەکوتم لێرە ڕێگ و ڕیشەیەکی کللتوری کۆنی هەیە و هەمیشە دیوەخانەکان گەورەکان و تەنانەت لە شێوازی دانیشتن و قاش درێژکردن و هەڵسان و قسەکردندا تۆ هەمیشە بۆت نەبووە لە ئەوانەی کە لە خۆت بەتەمەنترن تەنان لە بەردەمیانە ئاو بخۆیتەوە قاش درێژکەی و قسە بکەی چ جاوی کە ڕەت هەبێ و گوێت لێ بگیرەوە وزە و توانەکانی خۆت ئەگەرچی زۆر باش و بیرۆکی باشت هەبوو بێت تەنانەت نەتوانیوە تەرحیکی لەبەرەوەی کاتێک لە مەجلیسێکا گەورەکان دانیشتون تۆ بۆت نەبووە قسە بکەی. ئەم وەکوتم ئەم بابەتەیە کە پەیوەندی بۆ مجتەمەعانەیەک مجتەمەعی خێڵەکی کشت و کاڵین و هەموو ماکانی خێڵتیان نەغزاڵەوە و مجتەمەعەکانی ئێمەش بەشێکن لەو کۆمەڵگایە. بنیادنان و تحقیقکردنی شوناس پەیوەندیکی ڕاستەوخۆ و ناچاری بەبوونی ئازادیەوە هەیە. ئازادی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە، ئازادی لە ڕووی ئابووری و کللتوریەوە. ئەگەر سەیری دنیای ئێمە بکەین بەڕاستی دنیایەکە زۆر پڕ ئیشکالە لە ڕووی یان بە کۆمەڵێک دەردی جدیەوە ئەناڵێنێ. لە ڕووی سیاسی و ئابووریەوە سەیری بکە دنیای ئێمە گەر نەڵێن بەڕەهایی تا ئاستێکی زۆر قۆرخ کراوە لەلایەن نەوەیەکەوە کە لە 1970ەکانی سەدەی ڕابردووەوە ئەم دووکایە جدی بەدەستەوە گرتووە بە بیانووی شەرعیەتی شۆڕش بە بیانووی پاشخانی شاخ. بەڕاستی ئەم دووکایە گەورەی بە ئاستێکی زۆر قۆرخ کردووە و بواری نوێبوونەوە و بواری هاتنە پێشەوەی نەوەیەکی نوێی نەیاوە بۆ دەسەڵات نەیهێشتووە نەوەیەکی نوێ پێ بگات و بێتە پێشەوە بەشدار بێ لە پرۆسەی بڕیاردانی سیاسیە، بەشدار بێ لە پرۆسەی بڕیاردانی استراتیژیا کە پەیوەندی بە ئێستا و ئایندەی سەرجەمنەوەکانەوە هەیە. لە ڕووی کۆمەڵایەتی و کللتوریشەوە دیسانەوە کۆمەڵگەی کوردی بەدەست کۆمەڵێک دەرد و نەخۆشی کۆمەڵایەتی و کللتوریەوە ئەناڵێنێت. ئەم کۆمەڵگایە کێشەی جدی هەیە لەوەی کە بوار نایەت بەوەی کە ئینسان تحقیقی ذاتی خۆی بکە لە ڕووی تاگەراییەوە. بوار بە تاگەرایی نایەت، ڕێگە نایەت بەوەی کە ئینسان ئەو شێوازی ژیانکردنە هەڵببژێرێت کە لەگەڵ توانست و خەون و خولیاکانی خۆیان ئەگونجێت. کاری یەکەمی گەنج بە بڕای من ئەوەیە کە هۆشیار بێتەوە بەرامبەر بەم واقعە، هۆشیار بێتەوە بەرامبەر بەوەی کە ئەو مافی بینینی خەونی گەورەی هەیە. بەمانایەکی تر یعنی تەنها ئەوە نییە کە گەنج توانای ئەوەی هەبێ یان فێری ئەو هۆشیاریە ببێت کە خەونی گەورە ببینێنە. مەسەلەکە ئەوەیە کە ئەو مافی بینینی خەونی گەورەی هەیە. هەر کاتێک ئینسانیش لە ئەو مافانەی دابماڵڕێت بەڕاستی لە ئینسانبوونی خۆیەکە کەواتە مافی بوونی مافە. لێرەوە گرنگە گەنج بەر ئەم واقعە بکەوێت و ئەم واقعە بە دروستی خۆی هەڵسەنگێنێەوە لی تێبگا و کاری لە پێشینەی بەڕاستی ئەوەیە کە چالاکانە بێتە دەرەوە لە بازنەی ژیانی شخصی خۆیان بێتە فەزای گشتی و بەشداری ژیانی گشتی بکات و تێبگات کە ئەو واقعەکەی وەکو باسمان کرد لە پاڵیشە پرسیار لە ناڕەوایەتی قۆرخکردنی ئەو کایانە بکات. هەڵبەت کۆمەڵگەی کوردی
کۆمەڵگەیەکی بە بڕای من کۆمەڵگەیەکی بێشوناسە لە بوارەکانی دیکەیشە ئێمە لە بواری سیاسیە تەنانە لە بواری ئاینیە لە بواری کۆمەڵایەتی و هونەری و بوارەکانی تریشە کۆمەڵگەی کوردی تا ڕادەیەک شوناسی ونە بێگومان گەنجیش یەکێکە لەو کائینانەیەکەوە لە کۆمەڵگەی کوردی ئاژی ئەمیش ئەو بەریەکەوێت کەوا شوناسی نیادیار بێ یاخود شوناسێکی تێکەڵی هەبێت ئێمە هەمیشە کۆمەڵگەی کوردی لە ژێر کاریگەریە بووە هەمیشە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی بەکاربەر بووە لە گشت ڕۆکانەوە بێگومان ئەمەش کاریگەری دیسان ئەبێت لەسەرەوەی کەوا گەنج لە کۆمەڵگەی ئێمە گەنجێکی بێشوناس بێ یان گەنجی کۆمەڵگەی کوردی گەنجێک بێشوناسی دیار نەبێ هەڵبەت سیستەمی سیاسیش بۆ خۆی جارێکی تر کاریگەری هەیە لەسەر دیاریکردنی شوناسی گەنج ئەو دۆخەیشی کەواس یان بڵێن تێڕوانینی کۆمەڵگەی کوردی کولتوری کۆمەڵگەی کوردی بۆ گەنج ئەمەش یەکێکە لە فاکتەرە گرنگەکان بە بڕای من کەوای کردووە شوناسی گەنج لە کۆمەڵگەی کوردیان نەخەمڵێ یان خودت گەنج بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریەکی ئەو تۆی نەبێ بەو جۆرەی کەوا لە کۆمەڵگەکانی دنیا کاریگەری هەیە. بەڵێ بێگومان ڕاستی ئەگەر ئێمە بمانەوێت دۆخی تاشی گەنجی باشووری کوردستان بخوێنینەوە پێویستە دوو دەرەنجامیان دوو ڕوانگە هەیە لێەوە ئەتوانین لێەوە بگەین بەوەی کە دۆخی گەنجی باشووری کوردستان بۆچی بەم جۆریان پرسیارەکەی جەنابەتەوە بۆچی شوناسی دیار نییە. یەکەمیانەوەی ئەمە گەر تێڕوانینێکمان هەبێت بۆ ئەو پرەنسیپ و تایبەتمەندیانەی بە شێوەشی گشتی لە جیهانە بۆ گەنج هەیە ئەتوانین لێوە بگەین بۆی کە بۆ دۆخی گەنجی ئێمە بەو شێوەیە و خاڵێکی تریشانەر پەیوەندی هەیە بە کۆمەڵگەی خۆمانەوەی کە پێش قۆناغی بوون بە گەنج کە لەدایک بوونەوە ئەکات تا مناڵی و قۆناغی هێرسەکاری بە تێڕوانین لەم سێ قۆناغی ژیانی تاشی گەنج لە پێشووتریە ئەتوانین بگەین بەوەی کە بۆچی شوناسی گەنج لەم ڕۆیە لە باشووری کوردستان بۆ جۆرێ ئەوەی کە یەکەم کەوتم گرنگە لێەوە ئەمە توانین خوێندنەوە بۆ تاشی گەنجی باشووری کوردستان بکەین ئەو پرەنسیپ و تایبەتمەندیانەی کە گەنجی پێیان ناسرێتەوە کۆمەڵێک شتی مەسەلەن ئەگەر لێرە چووە کە زۆر کات نییە ئەگەر بە سەرەتایی بڵین بۆ نمونە گەنج بێ بەدیهێنەر بێ نوێخواز بێ ئەو واقع و هەلو مەرج و دۆخانی کە لە کۆمەڵگەکەیە هەن تێڕوانین و تەسەووری هەبێ بۆیان ئەگەر خراپ بێ بە بارێکی باشە بتوانێت بەدیهێنەر بێت و گۆڕانکاری تیا دروست بکە ئەگەر باش بێت باشتری بکات و نەخوازی لە ناو کۆمەڵگەکەیە دروست بکەوە دوجار هەوڵبات زەمینەیەکی زۆر لەبار بۆ نەوە گەنجی داهاتوو بەرهەمبێنە دەم بە شێوەیەکی گشتی و پرەنسیپ و تایبەتمەندیانەیە کە گەنجی پیاناسێتەوە لە دنیا کە بەداخەوە گەنجی ئەمە نەیتوانم شناسە هەڵگرێ لانی دووەمیشانەوەی کەوتم قۆناغەکانی پێش بوون بە گەنج بوونی مناڵی هەرزەکاری و ئەو فترە زەمەنیانە کۆمەڵێک یەکەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە مناڵە هەر لە دایکە بێ گۆشەکرێ بە کۆمەڵێک عادات و تەقالیت و کۆمەڵێک پرەنسیپ کە زۆر کلاسیکین زۆر ترادیشناڵین وا لەم کەسایەتیەکە لە یەکەم لەحزەی بوون بەرکەوتنی بەم بە کۆمەڵگەکەی خۆی نەبێ خۆی لێ ئەسەنرێتەوە دوجار وردە وردەم سیاسەتی پەروەردەکردنە بەردەوامە بێ درێژە بێتەوە لە خێزانێکەوە درێژە بێتەوە بۆ باوکی لە باوکە درێژە بێتەوە بۆ مامۆستاکی لە مەکتەب لە مامۆستاکیەوە درێژە بێتەوە ئیتر بۆ شارەدارەکەی دوایی بۆ سەرۆکی وڵاتەکەی تا دوجار لە هەرزەکاریە تاکێکت بۆ بەرهەمێنت بە مناڵی نەژیاوە مناڵانە نەژیاوە و لە دۆ خێرزەکارانەشە هەمانە و تەسەڕوفات و مامەڵانەکە کە کەسێکی زۆر گەورەی کات کە کەسێکی ستەمکارێکە چکە پێشتر بەرامبەر خۆی کراوە دیسان و هەرزەکارانە خۆی ناژی کەپتی کۆمەڵێک ئەسوسۆسی سێکسیە کرێ کەپتی حەز و ئارەزەکانی کرێ کەپتی کۆمەڵێک شتەکرێکا بێ لە هەرزەکاریەت هەیە بژی باشە ئەمانە هەموو ئەمانە دافعی کۆمەڵایەتیان هەیە هۆکاری سیاسیان هەیە هۆکاری خەبەرخراپ بەکارهێنانی ئاینیانەیە کۆمەڵێک هۆکاری زۆریان هەیە لە مناڵی و لە گەنجیە لە هەرزەکاریە ببوورە ئەم دۆخە بۆ ئەم تاکە دروستەکەن تا کاتە قۆناغی گەنجی تاکێکی داتەپی و دێ تاکێکی داڕزاوە دێ تاکێکی تێ خۆی نییە تاکێکی تێ تاک نییە باشە بە مانای تاک بە مانای فەردگەرایی تاک نییە وەکو هەموو ئەوانی تر بیرەکاتەوە وەکو پیاکی 6 ساڵ و 7 ساڵ بیرەکاتەوە ئەم دوو هۆکارە بەڕێی من وای کردووە کە شوناسی گەنج لە باشووری کوردستانە شوناسی تاشی گەنج لە باشووری کوردستانە بەم جۆرە بشکێتەوە.
بۆ خۆی سیستەمەکە بەم شێوەیە هاتووە لەسەرەوە کەسێک لە بری هەمان بیرەکاتەوە لە سیستەمی ئاینی لە سیستەمی سیاسی لە سیستەمی کۆمەڵایەتی و هەموو شانزیجیران بەناو یەکداچن لە قوتابخانەیە ئێمە سیستەمی سنترالیزمانەیە مامۆسا هەموو شتێکە مامۆسا قساکە و قوتابی تەنها گوێ ئەگرێت لە دیوەخانە ڕێز عەشە قساکە و ئەوەی گوێ ئەگرێت لە حیزبە ڕێز قساکەوانی کادرەکان تەنها گوێ ئەگرن لە ئاینە مامۆسا قساکە و ئیماندارەکان هەمووی گوێ ئەگرن یعنی کەسێک نییە ڕەیەکی هەبێەوە کەسێک نییە بۆی بیر بکاتەوە و گومان بکات و پرسیار بکات هەر ئەمە شەکەوای کردو لەبەرەوە لە ئاستە کۆمەڵاتیەکەشە بە هەمان شێوەیە لەبەرەوەی گەورەکان بیرەکەنەوە لەبەرەوەی گەورەکان بڕیارێن گەنجەکەش بە هەمان شێوە چێتەوە چوارچێوە چێتەوە ئەو بابەتی کە وەکوتم کەسێک لە بری هەمان بیرەکاتەوە کەسێک لە بری هەمان بڕیارەیە و لە ستەنان دەسەر ئاستی خێزانیش ئەم بابەتە دیقەت بێ هەر ڕاستە بۆ نمونە باوک تەنانەت جۆری و جلوبەرگە دیارەکە کە مناڵ لە بەریەکات جۆری و خواردنە بۆ یەکڕێت کە ئەبێ بیخوا بە ئیجباری وابێت لە بەری کات و ئەی با بۆ شوونی کە خۆی حەزی لێنی قەت باوچێک نابینی اختیاری لە مناڵیا بێتە دەست مناڵەکەی خۆی بە حەزی خۆی ڕەنگ هەڵبژێرێ بە حەزی خۆی و یاری هەڵبژێرە کە حەزی لێتی ئەو خواردنە بخوا کە حەزی لێتی لەبەرەوە بابەتە بابەتێک کە پەیوەندی بەلایەنی سایکۆلۆژی و لایەنی ئەنترۆپۆلۆژی مرۆڤناسیەوە هەیە کە تا ئێستا زۆر بەکەمی لەسەر بابەتان لە کۆمەلگای کوردیا قسە کراوە و لێکۆڵنەوە و بەحسی گەورە بکرێت بەوەی کە بۆچی ئێمە هەمیشە کەسێک لە بری هەمان بیرەکاتەوە کەسێک لە بری هەمان بڕیارەت ئەمە لەلا شعور و نەئاگایی گەنجەکە نیشتووە و بۆ بە جۆرێک لە کللتور مادام فلان کەس بیرەکاتەوە ئێمە پێویست ناکات مادام فلان کەس دەچێت بۆ کاسپی ئێمە دائنیشین مادام فلان کەس قەرارەیە تەواو ئیتر ئێمە لەبەرەوە لە گروپێکی دەستە جەمعی دروست نەبووە هەمیشە خەڵک خۆی بیاوتە پەنا شتێکی تر بۆ نمونە تۆ چۆن لە کاتی لافاوە لە کاتی زریانە خۆتەیتە پاڵ شتێک یا خۆتە سەرلوتکێکی بەرز لەسەر ئاستە گەشە مرۆیەکەشە بە هەمان شێوە بووە لەبەرەوەی یەکێک توانیوێتی لە بری هەمان بیر بکاتەوە لە بری هەمان قسە بکات کاتەوە خەڵکی زۆر لە چادۆری ئەمە کۆبووەتەوە بەڵام پێچوانەوە لە وڵاتانی مۆدرن و لە وڵاتانی زۆر پێشکەوتووە ڕای گشتی هەیە ڕای گشتی کە هەموو کەسێک گروپی فشاری گەورە دروستە بێت بەڵام لێرە سیرەکەی بەردان تاکە کەس دروستە بێت تاکە کەسێک خەڵکیی زۆر لە چوادۆری کۆبێتەوە بەڵام لە وڵاتانی تر بە پێچوانەوە خەڵکیی زۆر تاکە کەسێک لیان کۆ بێتەوە لەبەرەوە شوناسەکە شناسێکی گشتیە بەڵام لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکانە بە پێچەوانەوە بەردەوام هەموو گەنجەکان هەموو فئە کۆمەڵایەتەکان هەموو دەستە کۆمەڵایەتەکان تەنها لە چواردەوری کەسێک کۆبنەوە مەشکەوای کردووە کە گەنج وزەی بەهدەر بڕوا و متمانەی بەخۆی نەبێت ووانیشان باکە ئەمە گەنجەکە ئەگەر کەسێک نەبێت لەسەر خۆ دەستی بگرێ و یارمەتی بات و زۆر جاریش فەلسەفەی سیاسی کۆمەڵاتەکەش ڕووکوتم بەو شێوەیە مامەڵی کردووە کە هەمیشە تۆ ئەوانی خوار خۆت مناڵ جۆڕیاڵی باوەک بێ ئێماندار ڕێبەرەکەی بێت و کادری حیزب جۆڕیاڵی سەروی خۆی بێ و ئەمە بە سیستەم کراوە خوێنکاری جۆڕیاڵی مامۆساکەی بێت و باشترین خوێنکارەکان ئەوانن کە بتوانن ئەوە بڵێنەوە کە مامۆساکانی گڵێتەوە لە منهەج لانەیەن و خۆیان بیر نەکەنەوە و باشترین نمرەکان لە قوتابخانەیە ئەدرێ بۆ خوێنکارانەی کە وەکو تووتی منهەجەکە لە بەرەکەنەوە لەبەرەوە کاتێک ئەگەر تۆ ئاڕایی تایبەتی خۆشت بنووسی لە ئیمتیحاناتە لە تاقیکردنەوەکانە زەر بە دەفتەرەکەت هەیەنن ئەمە بۆ تاوی کایەکانی تری کۆمەڵاتیش ڕاستە لە ئاینە گومان بکەیت ڕەف دەکرێت لە بواری سیاسەتە گومان بکەیت تەر دەکرێت لە ئاستی زانستی و ئەمانەیە وەکوتم گومان بکەیت دیسان زەر بەدرێ لەبەرەوە بۆ بە جۆرێک لە کللتور و لە عقلەت و لە مێنتاڵەتی خەڵکاوە چەسپێنراوە کە تۆ هیچ نیت و ئەوانەی کە لەسەر و تۆ بیرەکەنەوە لە تۆ شارەزاترن لە تۆ بەتەمەنترن لە تۆ بە ئەزمونترن. بەڵێ ئەمەش دیسانەوە پەیوەندی بە پرسیاری یەکەمەوە هەیە لە پاڵ نەبوونی ئازادیە لەو ڕوانی کە باسمان کرد نایەکسانیەکی گەورە نەبوونی دادپەروەری نایەکسانیەکی گەورە لە دابەشکردنی داهات و لە دابەشکردنی دەرفەتەکانە بەڕاستی وای کردووە کە گەنج تا ئاستێک لە پەراوێزی ڕووداوەکانە بێ ئەگەر نمونونەکە سادە بکەمە وەکو ئەوە وایە کە بێنەر بەرچاوی خۆت پیاوێک بە باڵەخانەیەکی بەرزا سەرەکەوێت کاتێک کە ئەگاتە لوتکەی باڵەخانەکە ئەو پەیژەیە کە پیا سەرکەوتووە بۆ ئەوێ یەت ئەم پەیژەیە لا ئابادیان ئەو پەیژەیە سەرخات بۆی کەسێکی تر لە پاڵ ئەوە سەر نەکەوێت دنیای سیاسی و دنیای کۆمەڵایەتی ئێمە لەگەڵ دنیا ئابوووریەکەیە تقریبەن لەم وێنەیە هاچێت کاتێک کە ئەم نەخبەیە گەشتووە بە دەسەڵات میکانیزمەکانی سەرکەوتن بۆ دەسەڵات یان نوێبوونەوەی نخبەی دەسەڵات و بڕیادەری سیاسی پەکخراوە ئەو میکانیزمانە بە مەبەست و بە بێ مەبەست پەکخراون بۆ نمونە
سەیری ئەو میکانیزمانە بکە. دوو میکانیزمی زۆر گرنگ هەیە کە نەوەی دەسەڵاتداریان واکات کە ئەو نەوەی کە لەسەر بڕیاری سیاسی بەدەستە تازە بێتەوە. یەکێکیان پرۆسە دیموکراسی و پرۆسە دیموکراسیەکانە، پرۆسی هەڵبژاردن و دەسەڵدەستکردنی دەسەڵاتە لە پاڵێ سیستمی پەروەردەیە کە تاکێک پێگەێنێ کە توانست و قودرەتەکانی لە پاڵ ئەوەیە بێ کە بتوانێت لە کەسێکی ئاساییەوە لە کۆمەلگاوە سەرکەوێ ببێ بە بڕیاردەرێکی سیاسیان ببێ بە بازرگانێکی گەورە. لای ئێمە بەڕاستی ئەو پەیژانەی کە وا ئەکات کە نەوەی نوێ پیا سەرکەوێت و بگات بە بڕیاری سیاسی بەڕاستی پەک خراون. ئەمە چیرۆکێکێتی. چیرۆکێکی تر لە پاڵەمەیە سیاسەتی ماکیاسکردنی ئەم واقعە هەیە. ئەویش چۆنە؟ تۆ ئەبینیت بۆ نمونە سەرۆکی حکومەت، جێگری سەرۆکی حکومەت، ڕایشکاری ئەنجومەنی ئاسایش، بۆ نمونە زۆر کەسایەتی تر کە بڕیاری گرنگی بەدەستە کە لە بەرپرسیارەتی زۆر جددیە لە وڵاتەیە گەنجە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەو کەسە پرسیارە دروستەکە ئەوە نییە کە پرسیار بکەین بزانین ئەو کەسە تەمەنی چەندە بۆی بزانین ئەمە گەنجە یا گەنج نییە. پرسیارەکە ئەوەیە کە بزانین کێیە، لەکوێوە هاتووە و چۆن گەشتۆ ببێ. ئەمە ئەو میکاسکردنەیە کە باسیەکەم، یعنی لە پاڵەوەیە بۆ ئەوەی کە ئەو واقعە بشارێتەوە کە ئەو دنیای قۆرخ نەکراوە، دەسەڵات هاتووە بواری بە کەس و کار و بە کەسی نەوەی دووەمی ئەوەوە شۆڕژێڕایاوە کە بێت و سەرکەوێت و پۆستە جددیەکانی ئەم وڵاتە بگرێتە دەست. یعنی تۆ سەیری بکات ئەوانەی ئەو پۆستانیان لە ژێر دەستایە چێن و لەکوێوە هاتوون. بەڵێ دوای بڵێن گەنجماندانە. ئەمە نوێنەرایەتی گەنج ناکا بەڕاستی، ئەمە نەوەی دووەمی ئەو نخبەیە کە هاتووە. چونکە بەڕاستی دنیای ئێمە لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەوە دنیایەکی زۆر ناوازێ، ئەبێ سەیری دەفاسیلاتە زۆر وردەکانی بکەین بۆی لی تێبگەین. ئەو برادرانی کە چوونەتە پێشەوە لەسەر توانە و کەفاءەنە ڕۆشتون، دەرفەتی یەکسانیان بۆ نەڕەخساوە لە ناو حیزبەکانی خۆیانە کە بێنە پێشەوە بە پێچەوانەوە لەبەرەوەی کە کوڕی سکرتێری یەکەمە کوڕی کەسی یەکەمی حیزب بووە، توانیوێتی بەسەر دەیەها و سەدەها گەنجی بەتوانایە لە ناو حیزبەکەی خۆیان سەرکەوێت و بە هەنگاوێک سەدەها پلەی حیزبی و حکومی و ئەخلاقی ببڕێت و بتوانێت ئەو پۆستانە بگرێتە دەست و لە پاڵیشە نەک هەر بیگرێتە دەست بەڵکو بتیا بمێنێتەوە بەبێ ئەوەی کە کەسێک پرسیار لە ڕۆایەتی و ناڕۆایەتی بوونی بکات لەو جێگایە. هەمیشە لەو کۆمەلگانەی کەوا کۆمەلگەیەکی داخراون، ئەو کۆمەلگانەی کەوا کۆمەلگەیەکی با بڵێن نەخەمڵی و لەرزۆکن ترس لە گەنج هەیە، هەمیشە بەهای گەنج ونەتیانە و هەمیشە لە گەنج ئەترسێنێ. وەکوتم سیستەمی سیاسی و سیاسیەکانی کۆمەلگەی ئێمە پیان وایە ئەبێ ئەوان بڕیار بەدەست بن، پیان وایە ئەبێ ئەوان بگەڕێنەوە لە بڕیارەکانە بۆ لای ئەوان ڕێبەرایەتی تەواوی کۆمەلگە بکەن بە پێچەوانەی کۆمەلگەکانی دنیاوەکەوە هەمیشە پیان وایە ئەبێ خوێنی تازە، نەوەی نوێ، خەڵکی خوێنەوار و خەڵکی گەنج بێت بڕیار بداوە، خەڵکی گەنج سەرکردایەتی بکە. لە دیسان نەگەڕێمە بۆ ئەوەی کەوا کولتوری کۆمەلگەی کوردی یەکێکە لەو فاکتەرانەی کەوا دەرفەتی زۆر کەم داوەتە گەنج بۆ ئەوەی گەنج بێتە پێشەوە، بۆ ئەوەی گەنج لە ناوەندی بڕیارە ڕۆڵ و کاریگەری هەبێ. بێگومان ئەمەش هۆکارێکی یاریدەدەر بۆ ئەوەی سیاسیەکان یاخود لە کایەی سیاسیە یاخود لە کایەی حکومیە جارێکی تر ئەو ڕۆڵە بە گەنج نەبەخشرێت، یاخود بەو جۆرە تەماشای گەنج نەکرێتکەوە کاینێکە توانێت لە بڕیارە چارەنووسسازەکانە ڕۆڵی هەبێ، یاخود بەو جۆرە تەماشای گەنج نەکرێتکەوە توێژێکی گرنگی بەبایەخە، توێژێکە ئەتوانێت کاریگەری هەبێ و ئەتوانێت داهاتوو بنیاد بنێ. ئەمەش دیسان بۆکەوتم تێڕوانینی کۆمەلگەیە و تێڕوانینی ئەو سیستەمە سیاسەیەکەوە لە کوردستانە بڕیار بەدەستەوە یاخود هەیمەنەی هەیە وای کردووەکەوە گەنج هەم شوناسی نەبێ و هەم ڕۆڵیشی نەبێ لە کایەکانە. وەزیفەی گەنج ئەو وەزیفانی کە لە سەرەتایەوتم بۆ نمونە بەتی هێنەر بێ، گۆڕانکاری ئەو هەلو مەرج و دۆخانە بێ کە لە کۆمەڵگەکەیان ڕۆیان، ئەم ئەرک و بەرپرسیارەتیانە نابینێ. سەنەر خودی گەنج خۆی کە ئەبێ ئەرک و بەرپرسیارەتانە ببینێ نایبینێ، کە نایبینێ کەواتە لە پەراوێزی شانیە، کەواتە هەر وزەیەکی گەنجانەیان تاشیشی گەنج بوونی نییە، وجودی نییە. ئەو گەنجانەشی کە هەست بەم ئەرک و بەرپرسیارەتیانە ئاکەن لە پەراوێزا کاری بۆکەن. بۆ نمونە توێژێک هەیە لە کۆمەڵگەیە پێوتە توێژی خوێنکارە، ئەم توێژی خوێنکارە زیاتر لە گەنج پێک دێت. ئەم خوێندکارە وەکو گەنج وەکو خوێندکاریش کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتی هەیە.
بەڵام لای ئێمە ئەرکی خوێندکار و بەرپرسیاتی خوێندکار لە چوارچێوەی چیا کورتە بێتەوە لە چوارچێوەی کۆششکردن تاقیکردنەوە نمرەهێنان بڕواهێنان بڕوانامەهێنان کە ئەمانە ئەرک و بەرپرسیارەتی خوێندکارنین بەڵام لێرە ئەبێ بە ئەرک و بەرپرسیارەتی خوێندکار بە شێوەیەکی گشتی و بە جددی بەڵام لە پراوێزی ئەمەیە خوێندکارێکی هەیەت هەست بە بەرپرسیارەتیەکە هەست بە ئەرکەکە هەستەکان نەخێر ئەمە کاری ئەم نییە کاری ئەم هۆشیارکردنەوەی دوای خۆیەتی کاری ئەم زمینە سازکردنە بۆ کارکردنی گەنجانە کاری ئەم لێدانە لەو بیرە کۆنەپەرستی و لەو بیرە ڕەگەسخوازانی کە لەناو کۆمەڵگەکە هەیە بە پراوێز ئەمە ئەکات ینی بە پراوێز هەڵەسێ بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی بۆ کاری ئەمەش چییە ئەوەیە کە لە سەرەتایوتم لە ئەرزەکاری و لە مناڵات دۆخێکی بۆ خۆکێنە کە یێتە گەنجی ئەگەر ئەم ئەرک و بەرپرسیارەتێن نەبینێت ڕوبەڕووی دوو زۆر لە خۆکوشت نەبێتەوە خۆکوشتێکی مادیە ئەوەی کە جەسەدیە خۆکوشتێکیش معنەویە بۆ نمونە سەفەرەکات بۆ غەرب بۆ ڕۆژ ئاوە ئەمە جۆرێکە لە خۆکوشتن بۆ نمونە بەرخۆر ئەبێت هیچ بەرهەمێکی نابێت بۆ نمونە کحولی ئەبێت بۆ نمونە خوددەداتە کۆمەڵی کشتی زۆر 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 خراپکە کار و بەرپرسیارەتی گەنج نییە بە شێوەیەکی خراپ خەریکبوون بە تەکنۆلۆژیا بە شێوەیەکی خراپ وە ئەمووی لە چیا کۆبێت و بەرخۆربوونی ئەم گەنجە وای لێ ئەکات نەک ئەوەیە پراوێز نەبێت ئەسڵەن هەر بوجودی نییە ئەسڵەن ناتوانین بەم تاکە بڵی گەنج چکە دوزارمەش دەرەنجامە ئەمە ئەگامان لەمە بێ ئەمە زۆر گرنگە ئەمە دەرەنجامەکە گەنجی تێکەوتووە و گەنج خۆی قوربانیشی ئەم دۆخەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە لەم زەمانەیە هۆشیاری ئەم تاکە بە جۆرێک بەرز ببێتەوە هەست بەم هەموو حاڵەتانە بکە هەست بەم هەموو هەڵانە بکە کە لە پەروەردەی مناڵی و لە پەروەردەی هەزەکارانی خۆ لە پەروەردەی گەنجبوونی شاهەیە دووبارە هەوڵ بە شێوەیەکی تر هەم خۆی پەروەردە بکاتەوە هەم دژی ئەوانش بۆ ستێکام دۆخە پەراوێزکەوتویان بۆ بەرەمێناوە. بەداخەوە لە هەموو دنیاە باشترین ئەوانەی کە داهێنانی زۆر زۆر گەورە کرد لەسەر ئاستی دنیاە تۆ دیقەت بە لە کۆمپانیا بەناوبانکانی جیهانەوە لە یانە وەرزچە گەورەکانی جیهانەوە هەمویان لەسەر لەو داهاتە زۆرانی کێتە سەر خەزینەی دەوڵەت هەمویان گەنجن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە لەسەر ئاستە کۆمەڵانسیەکەش قسە بکەین و دیقەت بین لە ئێستا زۆرترین ئەو کار و کەسابەتانی کە لە هەرێمی کوردستاندا ڕەواجی هەیە بریتە لە دووشت بریتە لە دەرمانخانە و سەیدەلیەکان ئەمە دلیلە بەوەی کە کۆمەلگاکی نەخۆشە و بریتە لە چاخانە و کافتریاکان کە بەدەلیلیەوەی کە کۆمەلگاکە کۆمەلگاکی بێ ئیشە لەبەرەوە دەبینی گەنجی ئێمە بەردەوام تووڕێە بەردەوام هەڵچووە بەردەوام ئاسابی گەرمە یاخود دەبێت کۆچکە بچێتە دەروی وڵات یاخود بەردەوام خەریکی غەریزەیەک یاخود هێزێکی ڕوخێنەر کامەش بۆ خۆی هۆکاری هەیە بەڵام قسەکردنەکەی ئێمە لەسەرەوەی کە دۆخی گەنج ئێستا لە هەرێمی کوردستانە دۆخێکی زۆر زۆر خراپە تێپەڕێەوە چەند ساڵێکە دانە مەزراوە و بوچە و سەرچاوی ژیانی نییە و غەریزە و لایەنی بایۆلۆجی و فەسلجەکەی لەناو جستەیە پێگەشتووە پێویستی بەوەی زەواجکە پێویستی بەوەی ماڵی هەبێ پێویستی بەوەی مناڵی هەبێ کاتێک کە دەبینێت کۆمەلگا وەڵام دەرەوەی ئەم خواستانەی نییە بە دڵنیایەوە لە هێزێکی بنیادنەری چاکەخوازی بەوە بەرهێنەوە دەبێتەوە هێزێکی ڕوخێنەر دەبێتە هێزێکی ڕەشبین دەبێتە هێزێک کە ئینتیمای بۆ هیچ شتێک نامێنێت. ئەمە بەڕاستی پرسیارێکی زۆر جددیە من نازانم ئەو کەسانی کە بڕیاری سیاسی و استراتیژی ئەم وڵاتیان لە بەردەستایە چۆن ئەڕوانە ئەوەی بۆ نمونە ساڵانە زیاتر لە 20,000 گەنج و ئەم وڵاتە لە پەیمانگە و زانکۆکان تەخەڕوجەکەن ئەمانە ئاچنەکوێ چەند هەزار کەسێک بواری ئەوەی پێنادرێت کە هەر بێتە زانکۆ و پەیمانگاکان ئەم کەسانە ئاچنەکوێ ئەو چەند ساڵێکە بارودۆخی دامەزران و ڕەخسانی هەلی کار بەڕاستی زۆریش کالامێزە زۆر زۆر کەمە. من لەگەڵەوەیانیم کە حکومەت بەردەوام هەر کەسێک کە تەخەڕوجی کرد یەکسەر کارێکی بۆ بدۆزێتەوە تەعینی بکەن دیسانەوە ئەمەش کێشەیەکی جددیە کە بەتاڵی مقەنعی دروست کردووە لە پاڵەوەیە گرنگ بوو کە کەرتی بازرگانی و کەرتی پیشەسازی و کەرتی کوشتوکاڵگەشەی پێ بدرێت ئاسۆی دەستخستنی کار فراوان بکرێەوە گەنج بتوانێت کە تەخەڕوجی کرد فعلەن بەرهەمی هەبێ لە پاڵەوە خەتەریاتەکە لەکوێ ئایندەکەی بەرەو کوێ ڕابڕاستی کۆمەڵێک دەردی زۆر یان کۆمەڵێک خەتەریاتی زۆر جددی لە بەردەمانە لەوانە مەسلەی بڕۆشتنی گەنجان بەرەو شەپۆ لە توندڕەوەکان لە پاڵیا مادەی بەکارهێنانی مادەی بێهۆش و ئەو شەپۆلەی کە وەکۆی بینی لە وڵاتانی ناوچەکە کاتێکە نەبوونی بێکاری نەڕەخسانی هەلی یەکسان بوونیە نەعەدالەتێکی گەورەی کۆمەڵایەتی و سیاسی وای کردو گەنج بەرە ئەو ئاراستانە بڕوە لە پاڵەوەیە کێشە کۆمەڵایەتیەکان و کۆچی گەنجان بەرەو
وڵاتانی دەرەوە ئەمانە بەڕاستی ئەو خەتەریاتە جدیانن کە لە بەردەم ئاسۆی گەنج و لە بەردەم کۆمەڵگەی کوردیا هەیە کە بەڕاستی پێویستەکات کە ئەمە بکرێت بە بابەتی میدیا بکرێت بە بابەتی فەزای گشتی کە هەمومان ئازادانە قسەی لەسەر بکەین و دەست بخەینە سەر کێشەکە. بەڵام لە پاڵ ئەمە شاوەشمان بیر نەچێت کاگێ من کە تەنها دنیاکە و واقعەکە بەرپرسی یەکەمی ئەم بابەتە نین. توانە و هۆشیاری گەنجیش بەڕاستی لە وێنەکەیە بەرپرسیارەتی خۆی بەرەکەوێت. یعنی ئەگەر سەریەوە بکەین کە ئێمە ئەگەر کەسێک بەحسێکیان ریسێرچێک بکات لەسەرەوەی کە بزانێت ڕێژەیە دووەر بگرین بۆ نمونە لەم شارەیە بزانین شەوانە چەند سەد گەنج ئەچێتە کافتریا و شوێنەکانی کە پشووەیە لە پاڵەوەیە چەند گەنجمان هەیە کەچنە کتێبخانەکان چەند کەس هەوڵی خۆپێگەاندن و فێربوونی زمانێکی تر و توانستەکانی خۆیان کە ئاستی کەسایەتی و توانەکانی خۆی گەشە پێ بە بەڕاستی تەسەورەکەم لێرەشا گەنج بەرپرسیارەتیەکەوێتە ئەستۆ تەنها نەقدکردنی دنیاکە و تەنها نەقدکردنی دەسەڵات کافی نییە بۆ وێنەکە بەڵکو لە پاڵەوەشە هۆشیاری گەنجیش بەڕاستی کێشە و گرفتی خۆی هەیە. بەڵێ بە دڵنیاییە وایە پێویستەکات لە ئینسانێکی پاسڤانە کە چاوەڕێی ئەوە بکە کە هەلی بۆ ڕەبڕەخسێت بێت و بێت بە ئینسانێکی چالاک و ئەکتیڤ کە خۆی هەل بۆ خۆی بڕەخسێنێت. یعنی بە مانایەکی تر پێویستەکات کە خۆی بەرپرسیەکەمی ژیانی خۆی بێت سوکانی ژیانی خۆی بەدەستی خۆیەوە بێت نەهێڵێت چیتر ئەوەی کە نخبەیەک کە باسمان کرد نخبەیەکی ستەمکار و قۆرخکار بەو نەوعە یاری بە مستەقبەلی خۆی بکات. پێویستەکات دەرگیر بێ لەگەڵ پرس و فەزای گشتیە لەگەڵ کێشەکانی ژیانی خۆیان و کێشەکانی کۆمەلگایە بۆ ئەوەی کە بێتە پێشەوە. کەس لاری لەوە نییە کەوا دۆخی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی لە کۆمەلگەی کوردیا لە دۆخێکایەکەوە بەڕاستی تا ئاستێکی زۆر دۆخێکی شێواوە قەیرانە ئابوووریەکان و قەیرانە سیاسیەکان نەگەهر لەسەر گەنج لەسەر تەواوی کۆمەلگە و لەسەر تەواوی کایەکان کاریگەری خراپیان جێهێشتووە و کاریگەری خراپتریش جێهێڵن. بێگومان گەنجیش یەکێکە لەو توێژانەی کەوا لە کۆمەڵگەی کوردیا توێژێکە زۆرترین کاریگەری بەرەکەوێت زۆرترین کاریگەری لە ڕووی سیاسیەوە زۆرترین کاریگەری لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گەنج ناتوانێت زەواجکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە گەنج ناتوانێت وەکوتم پرۆسەی هاوسەرگیری کە یەکێکە لە بناخەکانی دامەزراندنی ژیانێکی ئاسوودە بۆ گەنج ئەمەی نییە و لە ڕووی ئابووریەوە گەنج ناتوانێت نەک هەر ببێتە خاوەنی سرمایەی خۆی بەڵکو گەنجێکە هەمیشە ئەبێت چاوەڕوانی ئەوە بکات کەس و کارەکەی یاخود ئەوانەی لە خۆی گەورەترن پارەی بنێ و بژێوی دابین بکەن و زۆرینەی ئەو گەنجانێکی کەوا موچە خۆرن ئێستا بە جۆرێکی لە جۆرەکان دووشی قەیرانێکی دیکە بوونەوە ئەوانش خەیران ئەو قەیرانەی کەوا ڕووی لە تەواوی خەڵکی کوردستان کردووە بە بڕۆی من کاریگەریەکەی زۆر لەسەر ئەوانە بە تایبەتی ئەو گەنجانەی کەوا لە سەرەتای ژیانان بە تایبەتی ئەو گەنجانەی کەوا ئەیانەوێت ژیانی نوێ دەست پێ بکەن ئەمەش لەلایەکۆ لەلایەکی دیریشۆ دیسان لە ڕووی کۆمەڵایەتیەوە دۆخێکی سایکۆلۆژی زۆر نالەبار و دۆخێکی دەرونی زۆر زۆر خراپ و سەخت بەهۆی قەیرانە داراییەکانەوە بەهۆی ئەو دۆخەوە بۆ تەواوی خەڵک دروست بووە بە تایبەتی بۆ گەنجان کە بە بڕوای من ئەم قەیرانە لە هەموو قەیرانەکانی تر مەترسیدارترە بۆ سەر گەنج ئەم کاریگەری بۆ سەر گەنج خراپترین کاریگەریە تاوەکو توێژەکانی تر چونکە وەگوتمان گەنج کاینێکە کەوا زۆرترین با بڵێن کاردانەوەی ئەوێت بەرامبەر ڕووداوەکان گەنج کاینێکە کەوا لێکەوتەی ڕووداوەکان زۆرتر لەسەر ئەم دەرەکەوێ بە بڕوای من ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێت ئەوەی کەوا زۆرترین زەرری تیاگات توێژی گەنجانن بە هەردوو ڕەگەزەکەەوە. ئەستەکەم ئەیبینین ئەستەکەم ئەنجامەکەی بینین دۆخێکی زۆر ناهەموار بۆ ماوەی چەند ساڵانێکە لە باشووری کوردستان هاگوزارێت. من حەزەکەم بۆ بکەم بە دوو بەشەوە. بەشێک هەیە لە دوای ڕاپەڕینەوەی لە دوای بەهاری نەوەتوێکەوەی کۆمەڵێک گەنج هەن لەو سەردەمایە دروستە بن بەشێکی سەفەری هەندەرانەکە و بەشێکی لێرامێنێتەوە بەبێ ئەوەی نەتاک بەبێ ئەوەی گەنج بێ کۆمەڵێکی بەرخۆری لە دروستە بێ و ئەتاک و دێ بۆکەی بۆ حەڤەی شوبات لەم بینەیە لە دوای نەوەتوێکەوە بۆ حەڤەی شوبات کۆمەڵێک گەنجت هەیە بەرخۆرن کۆمەڵێک گەنجت هەیە تاک نین کۆمەڵێک گەنجت هەیە و باوشی بیرەکاتەوە و باپیری بیرەکاتەوە و سەرۆکەکەی بیرەکاتەوە وەگەرەکو ئەمانش بیر نکاتەوە فۆرمێکی ترە لەم بیرکردنەوەیە کلاسیکە ترادیشناڵە هیچ زەوقێکی هونەری نیە هیچ هەستێکی ئیستاتیشی نییە
بەسیترین شت شانۆیەک نبینێ فیلمێک نبینێ کتێبێک ناخوێنێتەوە باشە تەسەوری نییە بۆ ڕووداوانی کە لە کۆمەڵگەکەیان ڕۆین باشە بەڵام دواتر حەڤش و بادێ حەڤش و بادێ پتەکانێکەیە بەبێ چاوپۆشین لە هەموو دۆخە سیاسی و ئابووری کۆمەڵاتانی کە لە حەڤش و باتە بوون بەڵام شتێکی گرنگترەوەی کە لە دوای حەڤش و باتەوە گەنجێک دروست ئەبێت شتێکە توانین بڵین شتێکی کەم باشترە لەو گەنجێکە لە دوای نەوتوێک بۆ حەڤش و باتەوە هەیە شلەقانێک دروستە بێ کۆمەڵێک گەنج خودە دەنەخوێنەوە شانەوە بینن فیلمە بینن تەسەوریانە بێت ڕایانە بێت سەرنجیانە بێت هەموو ڕەتەکەنەوە باشە و بەشێکی تریش بۆ نمونە پوچگەرا بینن پوچە بینن هەموو ئەم سێ لایانەی گەنجێکت هەیە بۆ نمونە بەرکۆمەڵێک شتی تازە ئەکەوێت لە دوای ڕاپەڕینەوە بەڵام هیچ ئیسیجابەیەکی نیە و هیچ ڕاو سەرنجێکی نییە و گەنجێکی شدەیە کە ئەخوێنێتەوە کە فیلمێکە بینێ کە شانۆیەکە بینێ کە شتێکی نوێ بینە لە دنیا ڕۆیە تەسەور و دنیابین و قەناعەتی خۆی بۆ ئەڵێت و لێدات بەتوندانە دژی هەموو ئەو عادات و تەقالیداناوە سێتۆکە لە گەنج بوونیەخە و گەنجێکی تریژەیە پوچگەرایە ینی بەر هەموو شتانە کەوتو کەم دوانی تربەری کەوتون بەڵام ئەمیان پوچگەرایە و عبەسیە و نایلیستە و هەموو ڕەتەکاتەوە بەبێ ئەوەی بەدیلێکی پێبێ ئەم دۆخە دروستەکان ئەم سێ جۆرە لە گەنج ئەم دۆخە دروستەکە کە جارێکی کە پەراوێزکەوتنەوەی گەنجە جارێکە نەمانی گەنجە بێگومان ینی من بێومێد نیم و بەهیوانیم لەوەی کە بڵێم بەو جۆرە ڕژبین بم کە نەخێر هیچ شتێک چاک نابێتەوە بەڵام واقعەک هەیە گەنجت نییە لە بەرەوەی تاک نییە لە بەرەوەی وەکوتم کۆمەڵە کشتی لەسەر تەڵبیخ کراوە کۆمەڵە کشتی لەسەر سیستەماتیک و جێبەجێ کراوە وای کردووەم گەنجە بەم شێوە دروست بێت بەڵام هێشتا لە بەرەوەی ئێمە لە سەردەمی جیهانگیری ئاژین هێشتا لە پشتی من کتێبە لە بەرامبەری من سینەمایە لە خوارەوە هۆڵی شانۆیە و کۆمەڵێکی تر وەسائل هەیە بۆی کە گەنج بتوانێت ئاستی وەشیاری خۆی بەرزتر بکاتەوە ئاستی ئاگای خۆی بەرزتر بکاتەوە بتوانێت نوێخواز بێ بتوانێت تاک بێ بەمانای وشە ئەو کاتە ئێمە ئەتوانین ئەم سێ تەرەفە لە گەنج شەرسێکیان لەسەر کۆمەڵێک پرەنسیپ و تایبەتمەندی کە لە سەرەتایە باسم کرد کە لە بە شێوەیەکی گشتی لە جیهانە بۆ گەنجەیە هەرسێکی هەر سێ تەرەفەکە کۆ بکەینەوە و توێژێکی گەنجانەی زۆر باش و نێخواست کە بتوانین کۆمەڵگەکەمانی لەسەر بنیادبوون و جاریشتر دروست بکەین و دیسانەوەم کۆمەڵە گەنجە لە ڕێیەوەی کە لە کۆمەڵگەیان زەمینە سازی بکەن بۆ ئینەوەیەشی داهاتوو بێت دیسانەوە بۆ بوارەیانە ڕواکە لە مناڵی و لە هەرزەکاری و لە لەدایک بوونیەوە بە کاملەن بەو شێوەیە بڕواکە خۆیانی پیان ڕۆشتن.